ایدی تماشاوانه جا جواکا ازدیان جواته که برفره هر چه قاجی که و راستی جینوسایدی و راستی تپا سرگیتین دی هر کدی چه برفره ترو بهستر دبم ازدی که یکیش پیک هاتین رسانین کردستانی جواکا کردیه او جبلی هرما کردستانی او لباکور لروشابای کردستانی هنه لجورجیا هنه لارمنستانی هنه دی ولاتین قفقاسیا گلک هنه دی همان دم دال ولاتین اوروبا هنه میوانه که مهجا پتر دیم بحثا في روشب كن طيبتي جواتا بلند بريس خالد نرما وشيورمندي جواتا بلند الروحانيه ازديانا ونهال الشيخان قال ما شيخان وندزان الور لالشان نوراني جي هي بليه كاي خالد دماتا باجبه ادي تزان جي ازديان ميري ازديان هي جواتا روحانيه بابا شيخ هي قالوا او جواتا بلند كوهات كدا مزراندن شواز اداره كرنه و دا صلاتنه دي قال جواتا روحاني چنه چه جدايك هي بله افدامه و باش دست پێکێ دا زۆر سپاس بووە و گرنگیدانەوە بۆ وی بابەتێکی هەری گرنگ وەکو زانن جڤاتە ئێزدی وەکو جڤاتەکە یانژی وەکو ڕەسەناتیەکە vê کوردستانê وەکو ملەتێکی هەری ڕەسەن ئەت کوردستانê دەژین مەخابن سەردەمێت بەرێدا بتریا جینۆساید و قڕکردن بسەرێڤی ملەتی داهاتین پشتێک و هەفتی چار فرمانم سەرداهاتین هەتانەهۆ ئەم بینی ملەتێکی زیندی ئۆلەکە زیندی هەم دابوونەریتێن خۆیان ئۆلیەن پاراستین عالیێ کەلتوری ڤەش عالیێ ئۆلی ڤەش هەموو عالیەکی ڤە vê olê ev nerîtna ev dabûnerîtina ê dîrokî et ku dîrok heye belkî vegerite bi tiriya 10,000 salî jî wekû zanê êzî wekû beşekî resenî vê Kurdistanê lê divan serdemê berê de wekû zanin civateke êziya we hey wekû civata ruhaniya êziyan 1932 hatê damezrandin ji mîrî pêk têt wekû desalatdarê dînî û dunyewî vê olê û çar kesê dî endamên têda ji vê civakê oldarin lê taybetî piştî 1991 û azadbûna Kurdistanê û bayê azadiyê li vê pêkhateya reseniya Kurdistanê jî day û piştevaniya hikûmeta herêma Kurdistanê bo vê pêkhateyê وەکر ئیدی ڕەوشەنبیر هەزرل دامەزراویکردنا یان ژی موەسسەکردنا ئەvê ڕێڤەبەریاک و ئێزدیان ڕێڤەت بێت لەورال 1997 یەکەم کۆمبوون میرە ئێزدیان ڕەحمەت بێت میر تەحسین بەک ناف ئێزدیا کۆمبوونە کرد باشیکێ بتەحدیدەن بەحسکەین ئەتوێ کۆمبوونێدا بڕیار هاتە دانک و جڤاتەکە ئێزدیا بێتە دامەزراندن بۆ یەکەم جار دیرۆکە ئێزدیادا ئێزدی بکارن موەسسەیەکە خۆیە ئۆلی یا ڕێڤەبەر دامەزرێنین بۆ پرێڤەبرنا کاروبارن ئێزدیاش عالیە ئۆلی و جڤاکیڤە ڕاستە جڤاتە ڕۆحانیە هەی پێنج کەسا پێک تێت لێ ئەف دامەزراندنا vê civatê معنا ئەوێنینەک و ئەوان ددەنە ئالیەکی یانژی دێنە ئیهمالکردن بەلکو بەرۆ ڤژی وێ چەندێ ئەو جڤاتەک و سەر دابوونەریتێن ئێزدیا هاتیە دانان وەکو عورفەک دیرۆکێدا سەدەهێن ساڵە بەلکی هەزارێن ساڵا ژی ڕێڤەبەریەکەی وەکو زانن ئێزدی ئەوێ کوردستانت ژین کوردستان ئەمە یانۆکە ژین بتریا 600,000 کەسی لێت ژین ئالیە دیرۆکیڤە بەرمایکێن ئەف جڤاتە ڕۆحانی ئەو میرێک و هەی ku دەسەڵاتە دینی و دنیاوی هەی بەرمایکێن میرنشینیەکە ئەمرێوێ نێزیکی 1000 ساڵیە بڵێ کاک خالد ئەم بزانین دامەزراندن کە ئۆلا ئێزدیانژی کەڤنارترین و ڕاسەنترین ئولە لە دەڤەرێ و ئۆلا ئێزدیانژێک هەموو قوسات و ئەقوالێنوانژی بکوردینە لوی سەری بووی سەری ئەیدی ئەڤژێکیش بخەوەیە ئەم دێ بەحسێ پێکینانە vê civatê bikەین tu zanî jî civaka êzidî civateke berfire heye ji bilî ku li herêma Kurdistanê heye li Bakurê Kurdistanê heye li Rûşava heye li Georgiya heye li Ermenistanê heye li gelek welatên dinyayê ketiya Sovyeta caran heye li Almanya heye welatên din hene kewata gelo di çerçevê vê civatê da wê nûnerên hemûyan têda beşdar bin pê temsîla hemû êzidiyan bike li hemû cîhanê بله چاوا کو میره جواتا ازدیانا میره ازدیان توا جیهانی ال کردستانه و دروی کردستانه وکو زانن ازدی دابش بوینا سر هر چهار پارچن کردستانه هر سال قفقاسیا جی نتیجه کوچبریا کو 100 سالیا برینه
کۆچبەری قفقاسیا بووین هەروەسا کۆچبەری وڵاتن بیانیژی بووین ڕێژەیەکیان دیاسپۆرەکە ئێزدیە زێدەل دەرvey وڵاتی هەیە تایبەتی وڵاتی ئەڵمانیا بتریا 500,000 ئێزدی دەرvey وڵاتی دژین دەرvey کوردستانی دژین لەورە ئەف جڤاتە دەبتە جڤاتە تەڤایە ئێزدیان بەلێ کۆمبوونێت بەرینەوە هاتینەکردن تایبەتیت کۆمبوونا دوهینێداژی و میر ئەvە ماوێ ساڵێکەیە گەلک کۆمبوون هاتنەکردن گەل تەڤایە تەخوچینە نێزیە ڕەوشەمبیرە جودایی گەل سەرۆک هۆز و کەسایەتیا جودایی گەل تەڤایە تەخوچینە نێزیە کۆمبوون هاتەکردن ئەف کۆمبوونە مەرەمژێ ئەو بوو کوڕاوێژل گەڵوان بێتەکردن لەسەر ئالیەتە دامەزراندنە ئەvê دامەزراوێ ئەvê civata bilindiya êzdiyan çi şêweyî bête damezrandin ئایا ئەو کەسێن ئێزدیەن دەرvey وڵاتی ژین ئالیەتە بەشداریکردناوان هەتانۆکە بڕیارە دمەهێک نهاتە دانەش بەرکو بۆ دامەزراندنە هەر دامەزراوەیەکێ لژنەیەکە یا کو ئامادەکاریە بۆ vê سازیە بکات هەروەسا پەیڕە و پرۆگرام بۆ بێتە دانان چونکە پەیڕە و پرۆگرامێژی دەوێ ئالیەتێ تەهدید کرد بۆ vê قۆناغێش بەرگۆ قۆناغێکە هەستیار وەکوون زانن تایبەتی کوردستانی تایبەتتر شنگارێ و ڕەوشە شنگاری و زانن چاوەیە شنگار خەڵکێمە هەرکەس تبینیت هێشتا ناوە خیڤەتە دەچین بۆ vê قۆناغێ باش هاتە دیتن و پشتێک و بیر و ڕایەن هەر کەسی هاتی وەرگرتنش تەڤە جڤاکە ێزدی بڕیار یانژی پێشنیار هاتینە دانان و بۆ vê قۆناغێ ئەو دامەزراوەیان ئەو موەسسە شێوەیەکی بێت کوش هەر سێ جڤاتە پێک بێن جڤاتە ڕوحانیە ئێزدیان و میر و ئۆلدارên êzdiyanە یادیتر civata ڕەوشەمبیرە و ئەکادمیە و کەسانن تایبەتمەند بوارێ ئێزدیا دەکارتکەن و پوتەبێدەرێن ئێزدیانە هەروەسا civata سەرۆک هۆز و کەسایەتیان دیترێن ئێزدیا ئەف هەر سێ civata بن سەیوانە civata بلندیا ئێزدیادا دێکارکەن پەیڕە و پرۆگرام دێ بۆوان هێتە دانین بۆ بەشداریکردنا ئەو کەسێن و دەرvey کوردستانê dijîn یان دەرvey عراقê dijîn ئالیەتێک دێ بۆوانێتە دانان داکو چاوانیا بەشداریکردناوان ئایا دەبڕێکە نونەراتیا بتلوان وڵاتە یانژی دەبڕێکە ڕاستەوخۆک و بەشدار وەکوون زانن ئێزدیل گەلک وڵاتە دژین تایبەتی پشتی 2014 دیاسپۆرا گەلک ئێزدی ڕێژەیەکە کاک خالد هەڵبەت توزانیژی پشتی 2014 پشتی ئەو پێش هاتین کو هاتی حتا باندۆرا سیاسەتێژی لەسەر بەشێک ئێزدیان هەبووە تایبەتی لە شنگالێ حتا جڤاکە ئێزدیجا هەوڵاتیەدەن و بێتە دابەشکردن بێتە پارڤەکردن پرسگirêk و کێشەت نابینەواندا دروست بێت کەواتە دوچارچوبێ پێکینانە vê civata bilind gelo هیچ ناکوکی و هەبرکێک نییە هەموو پێک هاتە بە هەموو بیر و بچنên cuda ku di nava êzidiyan de exîren êzidî netê da beşdarin بله ji ber ku pêşê de got ev civaka yani ev civata bilind ya êziya yan Almeclis Êzîdî Ala yan her navekî ku li gor peyro programî li bête kirin nûneratî û temthîla hemû êziyatken ji aliyê civakî û olîve ji aliyê civakî û olîve êzdî tevayî ez bawerim hemrana hemû bîr û rayê wan gelek nêzîgekin li gel hebûne hindek bîr û rayên ciyawaz belkî hebin ئەمما ji ber ku pêk yanî damezraweyeke ya olî û civakiye û piştî ku rawêjil gel bitiriya kesayetî û pûtepêderên ola êzdiya û van kombûnêt ku cenabê Mîrî li gel van texûçîna kirî diyar bûn bîr û boçenê wan hemwa tu bêje nêzîkiyek bûn yan hemra bûn bi taybetî li ser pirsên yên êzidiya yên serekî hemû zanîn êzîd rewşeka یانە لە باردا دژین تایبەتی شنگارێ ئەم هەموو زانین ئێزدی 6,000 کەچ و ژن و زارۆکن ئێزدیا نەها نیڤەکەشوان هێشتا ڤەنەگەڕیان ئەف پرسێن گرنگێن ئێزدیا و تایبەتی دامەزراویکردنا ڕێڤەبرنا ئێزدیا پرسەکە هەرە گرنگە و تەڤایە ئێزدیات هەمڕانە سەرێ پرسێ ئەمە بیرۆ بۆ چۆنێن جودا یانژی ناڤەڕۆ کاوێدا یانژی تەفاسیلێت وێدا یان هورگولیادا تشتێک هەبن ئەو دامەزراوە ئەو موەسسە و تێدا دامەزراندن ئەوان پرسادل سەرسەکنن و دێگەنگەشەکەن پشتی و وەکو دامەزراوە کار بکات ئەس باوەڕم ئەو پرسێندیژی یانژی ئەرناکۆکیەک هەبێت یان هەر بیر و بۆچەنەکە جودا هەبێت ئەس باوەڕکەم توێ جڤاتێدا دێنە چارەسەرکردن بەرز خالت نەرمەوە شێوەرمەندێ جڤاتا بڵند یا ڕوحانیە ئێزیدیان لە شێخان گەلمە بوو کاک خالت گەلێکی سپاس ڕۆژێکی خۆش